فشاری دەسەڵاتدارەتی ئاکەپە بۆ سەر میدیای ئازاد چرتر دەبێتەوە. پێشنیوەڕۆی ئەمڕۆژ پۆلیسی دەوڵەتی تورک هێرشی کردە سەر ناوەندی تەلەڤیزیۆنی ئیمەجە و ناوەندی تەلەڤیزیۆنی حیاتن سەسی لە شاری ئامەدی باکووری کوردستان. لە کاتی هێرشکردنە سەر ناوەندی تەلەڤیزیۆنی ئیمەجە لەلایەن پۆلیسی دەوڵەتی تورکەوە کارمەندانی تەلەڤیزیۆنەکە لە پەخشی ڕاستەوخۆدا دروشمیان دژی فاشیزمێتی ئاکەپە وتەوە. کارمەندانی ئیمەجە تیڤی هاواریان دەکرد چاپەمەنی ئازاد بێدەنگ نابێ و بێدەنگ نابێ، چاپەمەنی ئازاد مافە نەک تاوان. کارمەندانی ئیمەجە ڕاشیانگەیان کە دژی هەموو شێوە کودەتایەک و بەردەوام دەبن لە تێکۆشانەکانیان. خەباتکاران یەک لە دوای یەک قسەیان دەکرد و دەست بە سەراگرتنی تەلەڤیزیۆنەکان شەرمەزار دەکرد. ڕۆژنامەوانان و کارمەندانی ئیمەجە تیڤی سوپاسی تەلەڤیزیۆنەکەمانیان کرد کە بە شێوەی ڕاستەخۆ دوایین خولێکی پەخشی ڕاستەخۆیانمان گواستەوە. لەلایەکی ترەوە و لە درێژەی سیاسی بێدەنگکردنی چاپەمەنی ئازاد لەلایەن ئاکەپەوە ئەمڕۆ پۆلیسی تورک هێرشی کردە سەر ناوەندی تەلەڤیزیۆنی حیاتن سەسی. تەلەڤیزیۆنی حیاتن سەسی پێشتر بە بڕیارنامەی یاساییەوە ڕێگری لە پەخشی کرابوو، بەڵام ئەمڕۆ پۆلیسی ئاکەپە بە نایاسایی هێرشیان کردە سەر ناوەندی تەلەڤیزیۆنەکە و دەستیان بەسەراگرت. ئەو هێرشانەش ناڕەزایەتی ناوخۆیی و نێودەوڵەتی توندی بە دوای خۆیداهێنا. Bizim bu yayınımızı yeryüzünde veren şu anda bir televizyon kanalı var. Olduğu gibi